کۆچکردن بۆ وڵاتانی ئەوروپا لە حاڵەتەوە بووە بە دیاردە و ڕۆژانە دەیان گەنج هەرێمی کوردستان جێدەهێڵن. سنووری ئیدارەی ڕاپەڕین پشکی شێری کۆچکردنی گەنجانی بەرکەوتووە بۆ غەریبی، هۆکاری ئەمەش لەلایەن گەنجانەوە زیاتر بۆ نەبوونی کار و ئایندەیەکی دیار دەگەڕێننەوە. دەڤەری ڕاپەڕینەکێکە لەو ناوچانێکە زۆرترین گەنجی تێدا دەڕوا. سەبەبەکەیش ڕوونە ئەوەیە کە حکومەت هیچ پلان و ئەجێندایەکی نییە بۆ گەنج، بۆ نمونە هیچ نەکەتی تایبەت هەیە نەکەتی گشتی هەیە. بۆی ئەو گەنجانێکە لە ئێستادا پێدەگەنەوە خەون و خولیا و تومەعیان زۆرە، حکومەتیش هیچ کار ئاسانێکیان بۆ ناکە. بۆیە گەنجی ئەم ناوچەیە سەر هەڵدەگرێت بەرەو ئەوروپا دەڕوا. من بۆ خۆم مامۆستام ئەم ساڵ ڕێژەیەکی زۆری تەلەبەکان ئەوەگەوەی ئاگادارم لە نزیکەوە کۆز دەکەن، دەڵم مامۆستا هیچ بەرچاوڕوونیەک نییە، هیچ ئایندەیەکمان نییە. لێرەکانە کاسبیکە گەنج ئیشی بە خارجە کە خۆ لێوە شەر کاسبەکەی دەکە، لێوە شەرماندووبوونەکەی لێرەش کابرا لەناو ماڵ منداڵی خۆیدا لە غەریبی لە کۆڵ غەریبیش دەبێتەوە، وڵاتی غەریبیش ئەوەندە خۆش نییە گەنج کە دەڕوە یان چاوی لە دەستی شۆشا لە لێ مام هەفتانە موچەیەکی کەمی دەداتێت. خۆ لێرە هەر تۆزە خۆ بجوڵێنێ ئەو موچەیەش پەیدا دەکە، بەس ئەوەیە هیچ پرۆژێک لە وڵاتەی نییە. تەنها لەم ساڵدا لە سنووری ئیدارەی ڕاپەڕین هەزاران گەنج کۆچی کردووە بۆ وڵاتانی ئەوروپا. خاوەنی نووسنگەیەکی گەشت و گوزار دەڵێت ڕۆژانە زیاتر لە 20 گەنج سەردانیان دەکات بە مەبەستی وەرگرتنی ڤیزای تورکیا و کۆچکردن بۆ وڵاتانی ئەوروپا. ڕۆژانە خەڵکێکی زۆر دێ بە تایبەتی تەمەنی هەژدە و تەنانەت هەژدە و خوارە تا سەروی 25 ساڵیش خەڵکێکی زۆر ڕوومان تێدەکات بۆ مەسەلەی وەرگرتنی ڤیزەی گەشتیاری بۆ تورکیا. بەڵێ ڕۆژانە بە معدەلی ئێمە لە هەم نووسینگەکەی ئێمە هەم نووسینگەکانی دەور و بەرمان سەروی 20 تا 30 کەس ڕۆژانە سەردانمان دەکات. ساڵی 2021 کە لە نیوەی ساڵەکەی داینە ئێستا خەڵکێکی زۆر کۆچ کردووە بە کۆی گشتی هەرێمی کوردستان. ئێمە کە وەرگرین 27,000 هاوڵاتی هەرێمی کوردستان کۆچیان کردووە بۆ وڵاتی تورکیا. لە کۆی ئەم 27,000 کەسە نزیکی 8,000 هاوڵاتی دەڤەری ڕاپەڕینە. لە سنووری ئیدارەی ڕاپەڕین هەروەکو گەنجەکان دەڵێن کەمترین هەلی کاریان بۆ ڕەخساوە و سەرەڕای تەواوکردنی خوێندنیش بێکاری بەرۆکیان بەرنادات. ئەمەش بە هۆکاری سەرەکی کۆچی گەنجان دادەندرێت. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیا.